الرحمن الرحیم. ئێمە وەکو خانەوادەی مامۆستا ئەحمەد حەمەد ئەمین باوکی بەڕێزم ڕەحمەتی خوای لەسەر بێ کە بۆ ماوەی زیاتر لە 20 ڕۆژ لە نەخۆشخانەی میهرەبانی داخل بوو کە ئێستا ئەمری خوای بەجێگەیاند و گەڕایەوە لای خوای گەورە. ئێمە وەکو خانەوادەی ناوبراو بەڕاستی ڕێز و سوپاس و پێزانینێکی زۆرمان هەیە لە بۆ نەخۆشخانەی میهرەبانی، هەر لە ئیدارە و بەڕێوەبردنەکەی، هەر لە تەواوی ستافە بزیشتێکە بە دکتۆرەکان و بە پەرستارەکان، هەر لە کارمەندەکان و هەموو بەشەکان کە بەڕاستی ئەو ماوەی ئێمە لێرە بووین خزمەتێکی یەکجار زۆریان کرد و ئەرچی خۆیان زۆر بە جوانی و بە زیادەوە بەجێگەیان، بە تایبەتی ئەو برا بەڕێزانەی کە لە کۆتاییەکانی تەمەنیدا لە تابقی سێ کە وەکو ئەندامێکی خێزانی ئێمەیان لێ هاتبوو، زۆر بە جوانی بەڕاستی خزمەتی بابی بەڕێزمیان کرد. خوای گەورە پاداشتیان بداتەوە. ئێمە هیچمان پێ ناکرێت لە بۆیان تەنها ئەوەیە کە داوا لە خوا دەکەین خوای گەورە بە ئەضعاف بە چەند قات خوای گەورە پاداشتەکەیان بداتەوە. ئێمە زۆر مەمنونیانین، دەستی ماندووبوونیان دەگوشین خوای گەورە موفقیان بکا بەردەوام بن لەسەر ئەو خزمەتە گەورەی کەوا دەیکەن بە نەخۆشەکان و بە خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی شاری هەولێر بە تایبەتی. هەر لەبەر ئەوە بەڕاستی ئێمە وەکو خانەوادەی مامۆستا ئەحمەد، وەکو هەموو برا و خوشکەکانمان بڕیارماندا لەو پارەی کە بابم بە ڕەحمەت بی بەجێ هێشت بوو بەشدار بین لە پشکێکی خەیری ئەو نەخۆشخانەیەمان کڕی تاوەکو ئینشاءالله خوای گەورە بیکاتە سەدەقەیەکی جاریە، بیکاتە خێر و چاکەیەکی بەردەوام کە لە گۆڕەکەیدا ئینشاءالله ببێتە زەخیرەیەک لە بۆ قیامەتی و ئەوە ئینشاءالله هاندانێکیش بێرە بۆ هەموو خێرخوازان کە بەشدار بن لەو نەخۆشخانەیە بە کڕینی پشتی خەیری. خوای گەورە پاداشتی هەموو لایەک بداتەوە، خوا هەموو لایەک موفق بکە. دوعای خێر لە بۆ بابی بەڕێزم بکەن، خوای گەورە لە مردی هەموو لایەک خۆش بێت. والسلام عليكم ورحمة الله وبركاته. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.